هەندێک لایەنی سیاسی تەنها لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا بیریان دەکەوێتەوە کە بەدەستهێنانی ماف و بەرژەوەندەکانی کورد لە بەغدادی پایتەختی عێراقا لە کاتێکدا زۆرینەی هاوڵاتیان ئەوان بە هۆکاری مەترسیەکانی سەر هەرێم و بڕینی قوتی خەڵک لەلایەن بەغدادەوە دەزانن. بەشێک لە دەنگدەرانی هاوپەیمانی کوردستانیش دەڵێن لە ڕابردوودا بە چەند هۆکارێکی شەخسی پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیەکانی هەرێمی لەگەڵ بەغداد تێکداوە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ چاکردنەوەی ئەو پەیوەندیانە زۆر شەونخوونی کێشا و لە داهاتووشدا لە ڕێگەی هاوپەیمانی کوردستانەوە هەوڵی دەستەبەرکردنی مافەکانی کورد لە بەغداد دەدات. بەیەکەوە لەوێ ئەتوانین زۆر شت بکەین، بەڵام بەتەنیا حیزبی سیاسی ناتوانێت هیچ شتێ بکات لە بەغا و بەتەنیا کاندیدی سربەخۆ ناتوانێت خزمەت بکات لە بەغا، چونکە هەمومان نەزانین هاوپەیمان بی و هێزێکی سیاسی بە خۆت لە پشتەوە هەبێت دڵنیام لەوەی کە ئەتوانی دەستکەوتی باش بەدەستبێنی و کاندیدەکانی لیستی هاوپەیمانی کوردستانیش هەمووی کاندیدی ئەکادمی، کاندیدی شارەزا، کاندیدی پرۆفیشناڵن. دوجار قوتی کولەوە دەرەکە کە هاوپەیمان بن کە ڕیزمی بەڕاستی لە ماوەکەی ڕابردووی پێشوشە دەرکەوت هەر پارتی بوو بۆەوەی کە لە بەغاوە کە بەرا دەرەچوو لە هەولێر جێبەجێ ناکە لە هەولێر بەرارەکان دەرەکرا لە ساڵحی کورد نەبووە. ئومێدەواری ئەم جارە هاوپەیمانیەکی توی گۆڕان ببێتە مایە سەفرازی ئاشتی بۆ کوردستان. کاندیدێکی هاوپەیمانی کوردستانیش لە سلێمانی دەڵێت دیارە کێ لە ڕابردوودا بەرژەوەندەکانی کوردی لە عێراق خستوەتە مەترسیەوە. مێژوو بریتێ لە زاکیرەی خەڵک، زاکیرەی خەڵک نە ئەتوانی دەستکاری بکەیت و شتی لێ بسڕیتەوە نە ئەشتوانی ئیزافی بە بکەیت. ئەوە مێژووە، ئەوە ڕووداوەکانی نزیشی 10 ساڵ پێش دەستەوە تا ئێستێ. لەبەرەوە لە زاکیرەی هەموو کەسا زۆر بە جوانی زۆر بە ڕوونی تاک بە تاکی ئەم میلەتی کوردە زانێ کێشە و ئیشکالەتی ناوەتەوە و کێش بۆتە هۆی هێنانەوەی بووچە و موچە هەرێمی کوردستان. بۆ دابینکردنی بودجە و موچە و شایستەدارایەکانی هەرێم لە ساڵی ڕابردوودا قوبات تاڵەبانی زیاتر لە 20 جار سەردانی بەغدادی کرد و ئەنجامەکەی ڕێکەوتنی هەولێر و بەغدادی لێکەوتەوە. لە ئێستاشدا دروشمی هاوپەیمانی کوردستان پاراستنی بەرژەوەندەکانی کووردە و چاکردنەوەی ئەو دۆخەنە سەقامگیریەیە کە لە چەند ساڵی ڕابردوودا دروست کراوە. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.